کەسێک لە ئێوە پێی خۆشە لەم زەویەدا مەلائیکە لەبەر خاتری ئەو بڕوا بۆ ئاسمان؟ پێت خۆشە مەلائیکەیەک لەبەر خاتری تۆ بڕوات بۆ ئاسمان بۆ خزمەتی خوای گەورە ناوت بێنێ؟ پێت خۆشە؟ هەومان دەڵێن بەڵێ. دەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحی صحیحاتۆ پیاوێک فەرمووی الحەمد لله کەثیرا، پیاوێک وایوت واتە سپاس و ستایشی زۆر بۆ تۆ ئەی خوایە گیان، سپاس و ستایشێکی زۆر زۆر بۆ تۆ ئەی پەروەردگار، الحەمد لله کەثیرا. زۆر ئاسانە. کاتێک کە ئەم بەندەیە ئەم وشەی وت، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مەلایکەکە نەیزانی خێرەکەی چۆن بنووسێ، مەلایکەی لێ ڕاست. بۆیە دەفەرمێ مەلایکە چی کرد؟ وەڕاجع فیها ڕەبەهو، چووە خزمەتی خوای گەورە لە ئەرزەوە، چوو بۆ خزمەتی خوای گەورە بۆ سەروی عەرش. فەرمووی ئەی پەروەردگارم بەندەیەکی تۆ فەرمووی الحەمد لله کەثیرا، نەمزانی چۆن پاداشتەکەی بنووسم، ئەوەندە گەورەیە. پەروەردگاریش فەرمووی ئەو زۆر سپاسی منی کرد، تۆش پاداشتەکەی زۆر زۆر گەورە بۆ بنووسە. ئەها چەندێک گەورەیە سپاسی خوا بکەی. ئەگە ناشکری بکەی خوا لێ تۆ ڕائەبێ، خوا غەزەبت لێ ئەگرێ، خوا ژیانت لێ ئەکاتە دۆزەق ئەگەر پارەی زۆریش دەبێ. بۆیە بەڕێزم سپاسی خوا بکە. ئەوە چی نعمەتێکە تەنها بڵێ الحەمد لله کەثیرا، مەلایکە لای خوا ناوت بهێنێ. چەند خۆشە خوای گەورە بفەرمێ بەندەکەی من سپاسی من دەکات. إن الإنسان لربه لكنود. خوای گەورە دەفەرمێ ئادەمی زاد بەڕاستی بەرامبەر پەروەردگاری سپڵە و بێوەفایە. قتل الإنسان ما أكفره. خوای گەورە دەفەرمێ ئەی ئادەمی زاد بە کوشت بچی، بکوژرێی بۆ ئەوەندە سپڵە و بێوەفای بەرامبەر بە پەروەردگارت. خوای گەورە هەڕەشت لێ ئەکات. قتل الإنسان، دەی بە کوشت بچی ئینسان مادام ئەوەندە سپڵە و بێوەفایە. یاخود لە معنای تری بەرنەفەتی خوا بکەوێ ئادەمی زاد بۆ ئەوەندە بێوەفا و سپڵەیە، کەواتە ئاگادار بە سپڵە و بێوەفا بووی بەرامبەر نیعمەتەکانی خوا هەر ناشکریت کرد، دڵنیا بە خوای گەورە غەزەبت لێ کردی، دڵنیا بە لەوە. تۆ لە بەهەشتا نیت هەموو شتێ بە دڵی تۆ بێ، نابێت. بەڵام گرنگ ئەوەی دڵنیا بە مێرولەیەک زوڵمی لێت کرد بێ خوا تۆڵی لێ کاتەوە. ئەگەر کەسێ زاڵم بێەوە هەر باسی مەکە، کەواتە مرتاح بە بەخوا ئەوەی کە ئەوان دێتێ خۆن هەر لە قیامەتەوە بەکەڵ کردیە صافی وەرێگریتەوە. دڵنیا بە تکێ نەوتە نافەوتی 250 نافەوتی و بێخەم بە ئینشاءڵڵا تەواو مرتاح بە. ئیماندار ئەوە خۆشێکێتی دڵی خۆشە ڕۆژێک دێت ڕۆژی محاسبەیە، هیچی نافەوتی حەقی بۆ خۆی وەرئەگرێتەوە، کەواتە بە هەر کەسەی خۆی بۆ هەبیخوا. چونکە ئەمڕۆ بەیانی ئەمرین کۆتایی بە ژیانمان دێ. کەواتە الحەمد لله کەثیرا زۆر بکەن.